باسی کاریگەری خواردنە خێراکانەکەین لەسەر زیادبوونی کێش و قەڵەوی بۆ مەمەستە میوانداری بەڕێز دکتۆر دیاری نهادمان کردووە کە پسپۆری نەشتەگەری گشتی و لە هەمان کاتیش پسپۆری نەشتەگەری قەڵەویە. دکتۆر بانیت باش بەخێر بێت. بانی باش دکتۆر با لەوە دەست پێ بکەین بۆچی هەندێک کەس ئەڵێ لەوەتەی تۆ ئەبینم هەروایت واتە ئەو کێشەی زیاتر نابێت لە ئاستی ئاسایی خۆی، هەندێکیش ئەڵێ ئاویش بخۆم قەڵەوە بم. ئەمە لە ڕۆژانستێکەوە دەستەواژەیەکی تەواوە یاخود ئەو کەسە خۆی ئاگای لە خۆەتی بۆیە قەڵەو نابێت. بەڵێ بێگومان پرسیارێکی جوان بۆ قسەی جەنابەت ڕاستە کە من دایمەن زۆر جار هەیە کە نەخۆشیێت باز لەمە ئەکا ئەڵێ دکتۆر خواردنم زۆر نییە کە چێر قەڵەوە بم یا ئاویش بخۆم قەڵەوە بم. بێگومان هەمومان نەزانین کە تاکە سەبەب بۆ قەڵەوی بریتێ لە خواردن هەر خواردنە ئەویش ئەوەیە ئەو کالۆریانی کە ئەچێتە لەشی مرۆڤەوە زیاتر لەو کالۆریانی کە لە لەشی دەرەچێت. بێگومان مەسەن ئەو کەسانی کە کێشیان سابتە بە تایبەتی کەیتر لە بەرەو تەمەن ئەڕوان دایمە باز لەواکین کە ئینسان کە تەمەنی هەڵەچێ بەرەوسەرەوە بە تایبەتی دوای 40 ساڵ دیارە میتابۆلیزمی لەشە گۆڕێت. باز لەوە ئەکرێت کە ئەبێ ئاگای لە کێشی خۆی بێ ئاگای لە خواردنی خۆی بێ چکە گەروانە بێت بێگومان کێشی بەرەو سەرەوە ئەڕات کێشی زیاکات. جا هەنێک کەسێ بێگوان و قسەکی جەنابەت باسی کرد خۆی خوارد لەوانەیە بە وەکو شێوەیەکی لا ئیحساس ئاگای لە کێشی خۆی بێ مەسەرەن هەڵس و کەوتی زۆرە ئیش و کارەکەی زۆرە کالۆریکی زۆر سەرفەکە خواردنیش زۆر ناخوا وا ئەڵێ من عادیە ڕێژیمیش ناکەم بەڵام هەر زەعیفە بەڵام خۆی وایە ینی بە بێەوەی لا ئیرادیان ئاگای لە کێشی خۆیەتی هەشە خۆی ئاگای لە کێشی خۆیەتی بەڵام ئەوانەی تریش کە هەیە ئاڵێ ئاویش بخۆم قەڵەوە بم بێگومان هەمومان نەزانین ئاو کەس قەڵەو ناکات بەڵام جاری وا هەیە مەسەرەن کەمیەتی خواردنەکەی کە ئەخورێ زۆر نییە بەڵام جۆری خواردنەکە کە وەکو خەڵک ئەیزانێت کە پێوترفیک کالۆری مەسەرەن هەیە کالۆریکی زۆر زۆری تایە با کەمیەتێکی کەم بێ بۆ نمونە شیرینەکان یان خواردنە خێراکان کالۆریکی زۆر زۆریان تایە و مەوادی زیان بەخشیان تایە بۆیە وای لێکەکە و کەسە خێرا قەڵەو ببێت. زۆر باشە. دکتۆر خواردنە خێراکان بەگشتی ئەتوانین بڵین هەمووی خراپە بۆ قەڵەوی یاخود هەندێکیان زۆر تایبەتن و زووتر چێژ زیاکەن. بەڵێ دیارە پێناسی خواردنە خێراکان وەکو جەنابیشە دەیزانی بریتە لەو خواردنانەی کە خێرا ئامادە ئەکرێت و بەوە ناسراون کتابێکی خۆشیان هەیە هەر لە مناڵەوە تا گەورە هەموو کەسی حەزی لێکە و مەجموعەیە مەوادی تایە کە ئەتوانین بڵین خەڵک هەمووی حەزی لێکات بەڵام بێگومان زیان بەخشن. ئەو ماوەدانە وەکو سۆدیۆم کە خوێیە وەکو شەکر کە شەکریان تایە بە تایبەتی لە خواردنەوە گازەکانە کە هەموو خواردنە خێراکان سەرکی خواردنەوەیکی گازیان لەگەڵایە یا زەڵاتەکانی یا ئەو سۆسی کە پێوەی ئەکرێ و هەروەها مەسەلەن چەوریەکی زۆریان تایە ینی ئەم سێ ماوادە کە شەکر و خوێ و چەوریەکانە زۆرە لە مەوادی لە خواردنە خێراکانە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین خواردنی خێرا زیان بەلەش زیاترە گەێنێ وەک لەوەی کە سوودی پێ بگەێنێ. بێگومان ئەمیش لە کاتێکە ئەبێت کە ئیفرات بکرێت لە خواردنیان نەک بە شێوەیەکی دەگمەن بۆ نمونە ئەگەر هەفتی جارێکیش بخورێت لەوانەیە زۆر زیان بەلەش نەگەێنێ بەڵام خەڵکی وا هەیە ڕاهاتوە لەسەرەوەی کە زۆر بیخواد ئەمە وای لێکا کە زیان بەلەش بگەێنێ. زۆر باشە. بینەرانی خۆشەویست ئەمەوێت ئاگادارتان کەمەوە کە لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات ئێستا لە کۆمنت دەتوانن پرسیارەکانتان بنووسن و منیش وەڵامی پێویستان بۆ وەرگرم. دکتۆر هەندێک کەس دەڵێ ئێمە زۆریش ئەجوڵین خواردنەکەشمان ئەوە نییە بەڵام کێشمان زیاد دەکات. جا پرسیارەکەم ئەوەیە ئایا قەڵەوی سەرەتا خواردنەوە ئەو سا جوڵە یاخود هەردووکیان بەیەکەوە یاخود کامیان گرنگترە؟ بەڵێ بێگومان وەکو باسمان کرد قەڵەوی لەوە ڕۆیە کە ئەو کالۆری ئەچێتە لەشی ئینسانەوە زیاتر بێت لەوەی لی دەرەچێت. من دائما مەسەلەن حتا لە گایدلاینی مەسەلەن باریاتریک سێرجەریا نەشتەرگەری قەڵەویە لە گایدلاینی قەڵەویە باشترین ڕێگە بۆ چارەسەری قەڵەوی بریتە لە دایت ڕێجیمکردن زائید ڕاضە زائید وەرزشکردن ینی جموجۆڵ هەردووکی بەیەکەوە. من دایمەن باز لەواکەم خەڵکەیە مەسەن ئەڵێ من ناتوانم ڕێزە بکەم بەس ڕێجیم ئەتوانم بکەم ئەڵم بەعمل نایەت بۆ بەعمل نایەت ڕێجیم بە کەڵگێت ئەتوانی کێشی پێدا بەزێنی بەڵام ئەگەر وەرزشەکەی لەگەڵانەکەی ناتوانانی بەردەوام بی لەسەری چونکە ڕێجیمکردن یعنی تعزیب یعنی تۆ دانیشی لە ماڵەوە نان نەخۆیت حەز لە نابکەی نان نەخۆی بەڵام کە وەرزشی لەگەڵا کرد سێرەکی کاتێکی باشە لێ ئەڕوا هەم هەست بە برسیتێکی زۆر ناکەی و هەم کالۆریکی باشی دەسووتێنی واتای لەوەیە کە هەردووکی ئەبێ بەیەکەوە یەک بگرن بۆ ئینسان بتوانێت کێشی لەشی محافظەی لێ بکات. بەڵام بێگومان سەبەبی سەرەکی قەڵەوی ئەوەیە کە خواردنێکی ناتەندروست
و بێجوڵەیی ژانی سەرف نەکردنی کالۆری هەردووکیانە بنەهۆی ئەوەی کە ئینسانەکە کێشی زیاد بکە و ببێتە هۆی نەخۆشی قەڵەوی چکە لەوکۆ هەروکو جەنابە دەیزانی کە ئێستا حالیان لە هەموو جیهانە قەڵەوی بە نەخۆشی ناسێنراوە جاران نیشانە بوو بەڵام ئێستا قەڵەوی نەخۆشیە خۆی بۆ خۆی نەخۆشیە خۆی بە خۆی نەخۆش دکتۆر با بینە سەر ئەوانەی کە قەڵەون لە سەدا چەندیان تەنها بە ڕێجیم وەرزش باشە بن لە سەدا چەندیان پێویستیان بە نەشتەرگەری هەیە چکە ڕەنگە خەڵکانێکی زۆر هەبن بڵێ ئێمەمانەوێت نەشتەرگەری بکەین جوان ئایا نەشتەرگەری ئەوەندە بەربڵاوە بۆ ئەوانەی کە کێشیان زۆرە یاخود زۆرینیان تەنها بە ئەوەی خواردنێکی دروست و تەندروست بخۆن و وەرزشێکی باش بکەن ئەکرێ کێشیان ڕابگیرێت ئەگەر کەمیش نەبێتەوە بێگومان ئەوکو لە بیدایەتیشەوە باسمان کرد کە باشترین ڕێگە بۆ دابەزانی کێش بریتە لە وەرزش و لەگەڵ چاکردنی سیستمی خواردنی کەسەکە ئەوە باشترینیانە بەشێکی زۆر لە کەسەکان ئەتوانن بەم ڕێگەیە بیکەن بەشێکی زۆریان نەشتەرگەری قەڵەوی بەربڵاو ئەساتوانین بڵین بڵاوە لە هەموو جیهانە زیادی کردووە بەڵام کێن ئەو کەسانی کە نەشتەرگەری قەڵەویان بۆکرێ بێگومان هەر کەسێک کە ئەگاتە لای ئێمە یا لە ئەو پسپۆری نەشتەرگەری بۆی نەشتەرگەری قەڵەوی بۆ بکرێ ئەو کەسانن کە ڕێگەی یەکەمیان تاقی کردوێتەوە ینی هیچ کەسێک نییە هاتبێ ڕێژیم و ڕاضەی تاقی نەکردبێتەوە سیستمێکی خۆراکی معەنی تاقی نەکردبێتەوە بەڵام سێرەکە لەگەڵ یا سەرکەوتونە بۆ فاشل بووە اینجایەتە لای ئێمە ئەو کاتە نەشتەرگەری قەڵەوی بۆ ئەنجام بین دیارە نەشتەرگەری قەڵەویش لەوانەیە ئێستا نەچینە ناو تەفاسیلەکەیەوە بەڵام هەمووی ڕێنمایی خۆی هەیە هەر کەسە و بەپێی خۆی مەسن نەشتەرگەری بۆکرێت نەک مەسەرە نێکێچوانەها نەخۆشێ مەسەن هاتوۆتە لامان وەکو جەناب دەیزانی BMI بۆ نمونە 28 بووە یا 27 بووە هاتۆ نەشتەرگەری بۆکرێ ئێمە شمولی نەشتەرگەری ناکە ئەوتومانێت سا ئێمە گەبێت و نەشتەرگەری قاسی بچووکردنەوەی گەدە بۆ قاسی گەدە یا بچووکردنەوەی گەدە بۆ تۆ بکەین بەس پێست و ئێسقانت دەمێنێتەوە ئەم پێکەڵک نایە بەڵام یەتە لامان بۆ نمونە بۆدی ماسندێکسی لە سەر و 35ەوەیە ئەم کەسانە شمولی نەشتەرگەریەکەن یا مەسەلەن یەکەیە قەڵەوە خۆی زائیدەن نەخۆشی شەکرا یا زەخت یا دڵی لەگەڵایە ئەمانە شمولی نەشتەرگەریەکەکەن کە یارمەتیانەیە بۆ دابەزانی کێش و باشبوونی ستایلی ژیانیان لە باشە دکتۆرنەوە قەڵەویەک هەیە زۆر ناتەندروست دێتە بەرچاو کە سەیرەکەی ئەو کەسانەی کە پەلەکانیان باریکە و ورجێشی زۆر گەورەیان هەیە ئەمە لە سەرەتای تەمەنەوە ڕوویاوە یاخودی زۆر خواردن و خۆ نەپاراستنە لە خواردن ئەم جۆرە قەڵەویە بێگومان خۆی قەڵەوی ئەکرێ بە دوو جۆرەوە لە یەکێک لە کلاسیفیکیشنەکانە با بڵێن پۆلێنکردنەکانە هەیە پێوتێ قەڵەوی هەرمیی هەیە پێوترێ قەڵەوی سێوی واتە ئەوەی کە جەنابەت باسی کرد لە منطقەی ورگ و سنگ و ئەوانەیە قەڵەوە هەرمێیی لە بەشی خوارەوەیە قەڵەوە لە بەشی سەرەوەیە زایفترە ئەمە ئەگەر بێت و ئەمە عیلاقی بە خواردنەوە هەیە جۆرێکی کەمان هەیە کە جاران باو بوو ئێستا خۆشببختانە کەم بۆتەوە ئەوە بۆ ئەو کەسانی کە زەعیف بوون حەبی پێوترا حەبی قەڵەوی لە بازاریان فرۆشدایان و حەبی منع و قەڵەوی دوو حەبی جیابوون ئەو حەبی قەڵەوی کە بەکاریانێنا ستیرۆید بوو بەکاریانێنا وەکو حاڵەتی لێ هاو کە پێوترێت کوشین سندرۆم پەلەکانیان باریکە بوو لای ورگ و ئەوانیان قەڵەوە بوو ئەمە تەبعاً ئەمە نەخۆشیە ئەمە شتێکی خراپە ئێستاش خەڵکەیە بەکارێنێ بە زۆر کەمە خۆشببختانە دیار ئەمەیان نەخۆشیەوە بێت چارەسەر بکرێت چکە ستیرۆید بەرز دەبێتەوە لە لەشیا و زیانێکی زۆری پێگەێنێت ئەو قەڵەویانشی کە ڕوئەیە لەو منطقەیە وەکو قسەکەی جەنابێت دوتێ ئەو قەڵەوی کە لە منطقەی ورگ و سنگ و ئەمانەیە ڕۆیە قەڵەویکی سێوی پێوتری ئەمانە زۆر معڕەزن بۆی تووشی جەڵتەی دڵ و هەروەها بەرزبوونەوەی چەوری خوێن و نەخۆشیەکانی دڵ ببن لەو کاتەیە ئەمە جۆرەکایەتی بەڵام قەڵەوی بە گشتی وەکو باسمان کرد بە لە ناحیە عیلمەکەیەوە بەپی باڵا لەگەڵ کێشی کەسەکەی حسابەکرێت کە بزانین ئەم کەسە قەڵەوە یاننا بەس دکتۆر بۆچی ئەمە هەر باسی خواردن بکەین یعنی ئێمە دایک و باوک هەیە ئەیبینی ماشەڵا زۆر زەخم و کەمێک قەڵەویشن مناڵەکەژە بینی ڕێک کۆپی ئەوانە ئەمە ناتوانین بڵێن قەڵەوی جیناتە بێگومان قسەکی جەنابەت زۆر ڕاستە دایمەن ئێمە من بڕوایەکی یەقینم هەیە بۆی کە هەیە کاڵە ویراسە وەکو ئەشدانین چەند نەخۆشیەک هەیە وەکو مەثلەن پرادر ویلی سندرۆم پیکویکیان سندرۆم ئەوانە خۆی لە مناڵەکان هەر لە دایکە بێ خۆیان قەڵەون وەنیا و سنتەری خواردنیان یە خواردن نەخۆن ئەمایان جیایە و جیناتیش بۆی هەیە بێگومان سێرەکی کە مناڵێک لە دایکە بێت دایکەکە قەڵەوە باوکەکە قەڵەوە مناڵەکانیشان هەمووی قەڵەوە بن ئیتر ئەمە خۆی جینات دەوری هەیە لەگەڵیا و زائیدەن دایمەن باس لەوە ئەکرێکە و کەسانی و عایلەی کە قەڵەون با بڵێن دەستاوی دایکیان زۆر خۆشە یان چێشتەکانیان زۆر خۆشە و هەن لێگە کە زۆر بخۆن و دایما هەموویان قەڵەو دەرچن عادەتەن زۆر باشە جا پرسیارێک هاتوو بە پێچەوانەی بابەتەکەی ئێمەوەیە
ئەڵە من زۆریژە خۆم و قەڵەو نابم ئەمان چی؟ وەکو باسمان کردووە لە بیدایەتە یەکێک لە عامیلە ڕئیسیەکان کە وەکو باسی کرد جەنابەت جیناتە دوو تەمەن دەورێکی سەرەکی هەیە ئایا تەمەنەکەی مەسەرەن ئەو کەسە تەمەنێکی مناڵیانە سێ لەوانەیە ئەو کەسە لا ئیرادیان ئەگەی لە خۆی نییە مەسەرەن جوڵەیەکی زۆری هەیە زۆر ئەجوڵی کالۆریکی زۆر سەرفەکە چوارە میشان مەسلەی ئەم زۆر خۆریە مەسەن خەڵکی ئەڵ من زۆر خۆم بەس ئەو زۆر خۆریەوان نییە بەو شێوەیە نییە کە زۆرە خوارد مثلەن بەنسبەت خۆیەوە زۆرە بەڵام ئەگەر بێت و مقارنەیەکی سێرەکی خۆراکەکانی کە خۆ خۆراکێکی صحیە مثلا وەرە دانیشە بڵێ ئەتخوا بێ زەحمەت وەرە چوار پاقلاوم بۆ بخۆ ناخوا پێ ناخڕ من حەزی لێ ناکەم سەرەکی خۆراکەکەی صحیە من زۆرە خۆم بەڵام ئەو خۆراکی کە ئیخوا خۆراکێکی صحیە لا ئیرادیەن خۆی وای لێ کردووە محافظە لە صحەتی خۆی بکە طبعا بەداخەوە من ناڵم بەداخەوە ئەوە ئەکوێتەوە سەر عقلێتی ئینسان زۆر کەسەیە مەسەلەیە بۆ لامان بۆ ئەو مەسەلەیە بۆ لامان دکتۆر وەڵام من هاتووم زەعیفم ئەمەوێ قەڵەوم چی بکەم کاکە مثلا اینجا هەشە خۆش لەوایە ئەڵێ دکتۆر منەمێ 4 کیلۆ قەڵەو من کاکە خۆمە سویچ پلاگ نییە 4 کیلۆ قەڵەو بکەم بیکوژێنمەوە شتی وان نییە کە تۆ یاد لە قەڵەوی مەسەلەن واد لێ من کەسە ناسم مەسەلەن خواردنێکی زۆری خوارد بەڵام لە تەمەنێکا زەعیف بوو ئێستا کە بینم ورگیەوەی لێ هاتووە کە وەختی خۆشی پێی وتراوە کاکە ئاگال لە خۆ بێ وە شوکتێتی من قەت قەڵەو نابم بەڵام قەڵەوە بی چۆن بە مروری زەمن کە ئەڕوا و وتوان میتابۆلیزم لەگەڵ تەمەنە ئەگۆڕێ ئەگەر بێت و لەسەر نەمەڵی ئەم زۆر خۆریە و سیدنتری لایف واتە ژیانێکی تەمەڵ بەردەوام بیت بێگومان هەموو کەسێ قەڵەوە بێ و زەعیفی قەت نەخۆشی نییە بێگومان ئەگەر پەیوەندی نەبێ بە نەخۆشی کرەوە بەڵام قەڵەوی دایما نەخۆشی و باشتر وایە قەت قەڵەو نەبی من قەت لەگەڵەوانیان نیم کە ئەو کەسانیان ئەڵێ ئەمانوێ قەڵەو بین قەت حەزم لێ نییە دکتۆر ڕەنگە هەندێک کەس بۆ شێوازی دەرکەوتنی خۆیان بیانەوێت تۆزێک ماسوولکەکانیان پتەوتر بێت کە ئەو کێش زیادبوونە مەرج نییە بیانەوێ ورجیان گەورە بێت و ئەوانە بە تایبەت لە خانمانە ڕەنگە حەزکات تۆزێک بنیادی جسمی پتەوتر دەرکەوێت ئەمان چارەسەری هەیە دائما بۆ کەسانە ئەڵین لەوانەیە مەسەلەن ئەو کەسانی کە ئەیانەوێ مەسەلەن بوونی جسمیان ڕێک بێتەوە یان بوونی جسمیان تۆزی زیاب بکە یا خواردنیان زۆر کەم و زیاب بکە باشترین ڕێگە کە پێیان ئەڵێن ئەوەیە کە دەست بکەن بە وەرزشکردن ئەوان ژەر وەرزش بکەن وەرزش بکەن بێگومان وەرزشەکە چۆنە وەرزشی مەسەلەن لە ناو طبعا خەڵکی پرۆفیشنەڵ هەیە ئەزانی لە ناو جیمەکانە ئەو شوێنانی کە پسپۆرن لە یاری مەسەلەن بەقوتکردنی ماسوولکەکانە هەیە ماسوولکەی مەسەلەن بۆ نمونە لە خانمانە پێویستەکە ماسوولکەی سمتیان یا ڕانیان یا قۆڵەکانیان تۆزی سنگیان بەرزکردنەوە ئەوە پسپۆر هەیە لەوێ و مدەڕیبیان هەیە لە قاعەکانە لە جیمەکانە ئەتوانن مەسەلەن سەردانی ئەو شوێنانە بکەن هەم جسمیان ڕێکە بێتەوە هەم خۆراکیشیان زیاکە بەڵام خۆراکیان بە شێوەیەکی تەندروست زیاکە کە لە جیاتی ئەوەی بێ بە چەوری لە لەشیانەوە بە شێوەی ناشرین ببێت ئەبێت بە ماسوولکە و بە شێوەیەکی ڕێکوپێک کێشیان سەرەکەوێت و با بڵین ڕێکاریەکیش لە لەشیانە دروست دەبێت نەک لەوەی چەوری دروست بێت و لە شوێنێکی لەشیانە کۆ بێتەوە زۆر باشە چەند پرسیارێکی گرنگاتەوە کێگەڵێ من کەمە خۆم بەڵام خێرا خۆم ئەبێتەوەی قەڵەوی ئەمە بێگومان یەکێک لە ڕێگەکان کە ئێمە دایمەن زۆر تەرکیزەکەینە سەری ئەبێ خواردن بە شێوەیەکی لەسەر خۆ بخورێت کە دایمەن بە نەخۆشەڵین 27 جاردان بنی بە خواردنە باشترە ئەو کەسانی کە خواردن بە خێرایی ئەخۆن واتە دانی باش پیانانێن باش نایجوون ئەمە مەترسی هەیە بۆ ئەوەی کە تووشی ئیلتیهابی گەدەیە تووشی قورحەی گەدە ببن لەگەڵەوەشە کردداری هەرسکردنتیانە خاو ئەبێتەوە کەوای لێکە کێشیان بەرەو سەرەوە بڕات بێگومان چکە زیاتر ئەخۆن بێگومان تۆ کە کاتێک خێرانانە خۆی درەنگتر مێشک هەست بەوە ئەکا کە تێر بووی کاتی هەستی پێەکە سەرکی زۆر لە حەدی خۆت زیاتر خواردووە یعنی خەرکە مەعیدەتە دەقێ ئەو کاتە هەستی پێکی دەست هەڵەگری بەڵام کێشە بەرەو سەرەوە ڕۆ بێگومان جۆرێک لە نەشتەرگەری دەرکردنی چەوریە لە ورگەوە پرسیارەکە ئەوەیە ئەوەی کە بۆماناتەوە لە تا چەند بەڕێزت لەگەڵ ئەم جۆرە نەشتەرگەری بۆ کەمکردنەوەی کێشی لەش بە هیچ جۆرێک نەشتەرگەری دەرهێنانی چەوری نەشتەرگەری زەعیفی نییە ئەمە نەشتەرگەریکی جوانکاریە ڕێککاریە یعنی ئەبێ خەڵک ئەم دووشتە لە یەک جیاکاتەوە یەکێک مەسەلەن کێک چەوری دەربێنێ وڵا دکتۆر چەند دابەزم ئەوە مشکلە دکتۆرەکەت قەت پێی ناڵێت چەند دامەزی ئەوڵ مشکلی من نییە چە من نەشتەرگەری زەعیفبوون بۆ تۆ ناکەم من نەشتەرگەری دەرهێنانی چەوری بۆکەم واتە ڕێککاری بۆکەم زۆر کەسێ بە تایبەتی لە خانمانە چەورێکە دەرێنێ لە شوێنێکی کە دای ئەنێتەوە یا هەیە داینانێتەوە هەیە ئەڵێ چەند پێی دابەزم ئەوە هین ئەو مشکلی دکتۆرەکە نییە چکە ئەم نەشتەرگەری زەعیفبوون بۆ تۆ ناکات ئەم نەشتەرگەری ڕێککاری بۆ تۆکە لەبەرەوە لەوانەیە هەر نەشی کێشێت پێویست بۆ ناکە کەسەکەت بکێشێتەوە بەڵام نەشتەرگەری زەعیفە کە بریتە لە قاسی گەدە و بریتە لە گۆڕینی ڕاڕە و ئەمانە نەشتەرگەرەکەی کە بۆ کرێت جار بەجار پزیشکەکە
پسپۆرەکە ئەیکێشێتەوە بۆی بزانێت چەند دابەزیەوە، ئایا خەلەل چییە، ئایا نەخۆشەکە بۆ دانەبەزیوە، شیرینی خواردووە یا مشکلەکە چیە لە دانەبەزینیە، ئەمەیان متابعەکرێ. بەڵام لە مەسلەی دەرهێنانی چەوری و یا تەجمیدی ورگ و ئەمانەیە ناوکی خۆی بەخۆی تێمە نەشتەرگەریی ڕێککاریە یا جوانکاریە پەیوەندی بە دابەزانی کێشەوە. باشەکەواتە با پرسیارەکەوا لێ بکەنە گەرێکێک ورژی گەورە بێ ئەکرێ بەلابردنی چەوری ئەو ورگە بپوشێتەوە بچێتەوە باری ئاسایی خۆی هەیە بێگومانەوە قسەی جەناب ڕاستە بە تایبەتی لە خانمانە. ئێمە لە پیاوانە زۆر جار هەیە ئەم نەشتەرگەری زۆر ناجح نییە هەیە بەڵام کەمترە لە خانمان بۆچی چونکە خانمان زیاتر چەوریان لەژێر پێستا کۆ بێتەوە بەڵام لە پیاوە چەوری زیاتر لەسەر ڕیخۆڵەکان کۆ بێتەوە. تۆش ئەو شوێنی کە دەستکاری ئەکی بریتە لە بینی دیواری سک و پێستا چەورێکە دەرێندێ لەو کاتەیە هەیە بەزورکی هەیە بەڵام زۆر قەڵەو نییە بەحسابی ئەوە بکات نەک یەکێ بێ مەسەلەن بۆ نمونە هەب هەزار لی بڵین 120 کیلۆ بێ بڵێ ئەمێ بە دەرێنانی چەوریم بۆ دەرمێن ئەخ 120 کیلۆ بە عملی دەرێنانی چەوری نایە ئەو بەکەڵکی ئەوەیەت کە نەشتەرگەری قارسی گەدەیە یا تەغیر مەساری بۆ بکرێ گۆڕانی ڕاڕەوی بۆ بکرێت کە زەعیف بۆ کاتە نەشتەرگەری جوانکاری بۆ بکرێت بەڵام ئەگەر یەکێ بێت و تۆزێ ورکی هەبێ و تۆزێ شۆڕبوونەوەی ورکی هەبێ ورکی زیابێت بە تایبەتی لە خانمانە بەڵێ زۆر جوان دەرەچێت ئەتوانرێت کە نەشتەرگەری دەرهێنانی چەوری بۆ بکرێت تەنها دەرهێنانی چەوری بۆ بکرێت ئەو کاتە بەڵێ ڕێگە بێتەوە جوان نەبێت بە شەرتێ کەسەکە خۆی جسمی زۆر قەڵەو نەبێت ئەمە بە تەنها بەس ڕێکردنەوەیە. ئەگەر یەکێ قەڵەو بێ کەی مشوری خۆی بخوات چ تەمەنێک باشترینە بۆ ئەوەی ئەگەر وەرزش و خۆراکی تەندروست ڕێگری نەکرد پەنابەرێتە بەر نەشتەرگەری. باشترین کات بۆ مشور خواردن بۆ قەڵەوی بریتە لە تەمەنی مناڵی بەڕێی من لە تەمەنی 8 ساڵەوە نەچێ بۆی دوایتر مشورێک بخورێت ئیتر بە هەر ڕێگەیە بێ لە ڕێگەکان زۆر جار هەیە بۆ دایک و باوک زۆر قورسە بە مناڵ بڵێ نان مەخۆ بەڵام مەفروزە مشوری بخۆن و دائیمەن ئێمە باز لەوە ئەکەین یعنی تەنانەت ئەگەر نەشتەرگەری بۆ مناڵێکی زۆر قەڵەو بکرێت باشتر وایە نەشتەرگەریەکە لە تەمەنی 14 ساڵیا بکرێت زیانەکە بۆ لەبەر ئەوەی تۆ ئەگەر بێت و نەشتەرگەری بۆ کەسێکی قەڵەو بکەی لە دوای تەمەنی 20 ساڵی ئەوانەوە بێگومان پێویستی بە نەشتەرگەری جوانکاری شەبێت دوایی هەر لە شۆڕبوونەوەی ورگی لە ڕانی لە قۆڵی بەڵام ئەگەر هاتو ئەم نەشتەرگەریە کە لە 14 ساڵیا بکرێ بۆم لە مەرحەلەی گەشەی مناڵەکەیە ئەو کاتە سێرەکی مناڵەکە کە گەیشتە تەمەنی 18 ساڵی سێرەکی وەکو مناڵێکی زەعیف هیچ شۆڕبوونەوەیەک هیچ تێکچوونێکی پێستی پێوە دیار نییە و هەموو پێستەکانی تونگە بێتەوە ئەو کاتە لەبەر ئەوە شەر نییە بە نەشتەرگەریش بێت یعنی ئەمە بەس وەکو نمونەیە هێناوە بە نەشتەرگەری بەس مەفروزە بەڕێی من مناڵ لە 8 ساڵ تێپەڕ نەبێ ئیتر مشوری قەڵەوەیەکی بخورێ و چاک بکرێتەوە لە هەموو تەمەنێکە هیچ تەمەنێکیش بە دەرنیە بۆی مشوری قەڵەوی بکرێ خەڵکێ قەڵەوە وڵا کە من پیرم تازە تەمەنم 7 یا 8 ساڵە نەخێر ئەوە خراپترە مەفروزە ئەویش مشوری بکرێ و چاک بکرێ و لەبەرەوە قەڵەوی وەکو باسمان کرد نەخۆشی و کۆمو نەخۆشەکانی تر و مەفروزە چارەسەر بکرێت لە هەموو تەمەنێکە قورس نییە بە مناڵێک بڵێ نان مەخۆ چکە مناڵ هەیە یەنە لامان ئەڵێ 12 شەوەگری بۆ خواردن ڕاستەکەی قسەکەی جەنابتە زۆر قورسە بەڵام من دایمەن ئەڵێم باشترین ڕێگە کە من خۆم تاقیم کردوەوە بە خوشک و براکانی بڵێ ئەوان تۆزێ دڵیان ڕەختەرە بەس دایک و باوک دڵی زۆر نەرمە بڕوان ناکەم دڵی بێ بەس خوشک و برا باشترە منعیەکەن جاری وایە نایەنێ خواردنی نایەنێ ئیتر ئەگری ناگری مویم وایە تۆ خۆتی لێکە بکە ئەجینا قورسە بە قسەکەی جەنابتە بەنسبەت دایک و باوکەوە بەڵام ئەگەر مەسلحەتی مناڵەکەت بێ من دائما بیر لەوە ئەەکەمەوە کە لەوانەیە زۆر قورس بێ لەوانەیە بەسە مناڵی خۆمە هاتی بێ کە پیاوت پێ نابێنان بخۆی پێم ناخۆش بێ بەس دوای کە بیرەکەت و مناڵەکە هیچی لێ نامرێت یعنی چی لێ باوشەوە نان نەخوا قەیچێکە بە زۆر قورسی خواردنی زیان نەخوا بێ خواردنی زیان نەخوا وەکو قسەکەی جەنابەت مەسەلەن نەک هەر خواردنی زیان نەخوا یعنی من خۆم ئەوم بینیوە کە نانی ئێواری مناڵەکە بۆ نمونە 6 ئێوارەیە یا 7 ئێوارەیە ئەگەر نانی ئێوارەشی نەخوارد بێ مەفروض نییە ڕێگەی پێ بدرێ سەعات 12 شەو یا 10 شەو نانی ئێوارە بخوان بانی خوارد باوشەوە نان نەخوا هیچی لێ نایەت یا لە کاتی خۆیان بیخوا یا نەیخاتە 12 شەو بەسەریا بنوێت یعنی ئەگە بەنسبەت مناڵەکەش و هەروای لێ بکرێ باشتر زۆر باشە دکتۆر دیاری سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ ڕێنمایەوەردەکانت